بارانی بەڕەحمەت ئەبارێ و ئێرەش چەمی قلیاسانە ماشەڵڵا هێندە بە جوانی بژاوەتەوە چاوت لە بینینی دیمەنە جوانەکەی تێر نابێت هەرچەنە ئێمە کەمێ سەرکێشیمان کرد و نزیک بووینەتەوە بەڵام ئینشەڵڵا خوا ئێمە هەموو لایەکی شەپارێزێ کەشناسی بوومە لەرزەزانی پێشببینی ئەوە دەکەن کە ئەم شەپۆلی بارانبارین و بەفربارینە لە ئەمڕۆدا بەردەوام ببێ بە جۆرێک لە نێو سنتەری شارەکاندا بارانبارین و لە شوێنە بەرزەکان و شوێنە شاخاویەکانیش بەفرباری نەبێ واتە بارانبارین و بەفربارین بە تێکەڵی هەبێ و ئەم شەپۆلە درێژە دەکێشێ بۆ سبەینێ ڕۆژی چوارشەممە بە هەمان شێوە بارانبارین لە نێو سنتەری شارەکان و لە شوێنە بەرزەکان و شوێنە شاخاویەکانیش بەفر هەبێ و لە ڕۆژی پێنجشەممەدا کەمێک کەش و هەواکە بەرەو سەقامگیری دەچێت بەڵام لە ئەمڕۆ هەروەها لە بەیانیدا کەش و هەوا بەم جۆرە دەبێت بە جۆرێک لە نێو سنتەری شارەکاندا باران و هەروەها لە شوێنی بەرز و هەروها ناوچە شاخاویەکانیش بەفرباری نەبێ سەبارەت با پلەکانی گەرما کەشناسی پێشببینی ئەوەی کردووە کە پلەکانی گەرما 3 بۆ 4 پلە دا ببەزێ واتە کەش و هەوا سار بێ ئەوە نەبێ لە نێو یاخود لە دوای ئەم شەپۆلەدا بارودۆخی کەش و هەوا سەقامگیر بێ دوای ئەم شەپۆلە شەپۆلێکی وشکە سەرما ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەکات.